بڵێ وەک دەزانن کەرکووک هەمیشە بێ کێشە و ئاڵنگاری نەبووە، کێشەی نەتەوە، کێشەی خاک، یعنی گەلێک کێشەی هەیە، بەڵام ئەم کێشەی کە ئێستا باسمان لێەوە کەرێکێکە لە تازەترین کێشەکان لە دامەزراندنی 2550 کەس تەنها 350 فۆرم بۆ کورددانراوە، 300 فۆرم بۆ تورکمان دانراوە. ئەمەش ناڕزایی لێکەوتۆتەوانێت کورد و تورکمان کە کەمترین ڕێژەیان بەرکەوتووە بۆیە ناڕزایەتیان دەربڕیوە. بێگومان دەردۆران نزیکی 2000 بۆ پێکهاتەی عەرەبکردن ژقفە، یعنی ژین و تشتێکی گەلێک باڵکەشە ژجهەیەک و حکوومەت یارمەتی دەربێ بۆ ڕەوشاپێک بە ژیانێک کەرکووک ڕاگررتنی باڵانس ئەو بخۆ وێ بەڵانسی تێک. بەڵێ ئەمە لە کاتێکدایە کە کورد و تورکمان پێکەوە نامەیەکی ناڕزاییان ئاڕاستی وەزیری ناوخۆی عێراق کردووە، بەڵام بەپێی زانیاریەکانی هاوکارانمان لە کەرکووکەوە دەوترێت تا ئێستا لەلایەن عێراقەوە بە تایبەت وەزیری ناوخۆی گوێ بەو داواکاریە و ناڕزایەتیان نەدراوە، بۆیە بەردەوامن لە دامەزراندنی هاوڵاتیانی عەرەبی لە شارەکەدا. لە ماوەکانی ڕابردوشدا زۆر باسمان لەوە کردووە تعریبکردنی کەرکووک و ناوچەکانی دەوروبەری. دەزانیت یعنی هەن ئاگاداریژی هەنەک و ئەو عەرەبێ گوتینە دامەزراندن هەژمارێک زێدە و نەخەڵکی کەرکووکێنش دەرڤەتێنن و لێ کەرکووکێدا. بەڵێ جا ئەم دۆخە تاکەی بەردەوام دەبێ، هۆکارەکەی چییە؟ و بە دەرفەتیشی دەزین لەگەڵ میوانەکەمان باسێکی دۆخی گشتی کەرکووک بکەین چکە لە ماوەکانی ڕابردوودا شەڕ و ئاژاوە و خۆپشاندان دروست بوو لەوێ کە بۆ مای 4 هاوڵاتی کورد شەهید بوون. گفتوگۆ لەسەر ئەم باسە دەکەین بەڕێز حەسەن مەجید سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک، بەڕێزیان لە شاری کەرکووکەوە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبن. بەڕێز حەسەن ئەم کاتتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. بۆچی لە کۆی 2550 فۆرم بۆ دامەزراندن تەنها 350 فۆرم بۆ کورد، 300 بۆ تورکمان؟ هۆکارەکەی چییە؟ ئەم کاتەی بەڕێستان باش لە کەرکووکی دڵی کوردستانەوە سڵاو بۆ بینەرانی کەناڵ 24 خۆشەویست، زۆر سپاس بۆ بەڕێستان. دیارە وەکو معلومی جەنابتانە بەڵێ ئەو ژمارەیە کە 2550 کەس بۆ شاری کەرکووک دەستنیشان کراوە وەکو پۆلیس دامەزراون لەو ڕێژەیە کە جێگەی داخ و نیگەرانی تەواوی خەڵکی شارەکەیە بە کورد و تورکمانەوە، کۆی گشتی ئەوانەی کە بۆ کورد دامەزراون تەنها 350 پۆلیسە. ئەمەش ناکاتە ڕێژەی 110. بە هەمان شێوە حدودی 340 کەس بۆ تورکمان برا تورکمانەکان دامەزراوە. لە ئەو ژمارەی کە ئیشارەتم پێدا بۆ بەڕێستان 1860 پۆلیس بۆ تەنها بۆ نەتەوەی عەرەب دامەزراوە. بەڕاستی ئەمە وەکوتم جێگای نیگەرانی ئێمەیە وەکو کورد لە شاری کەرکووک، هەروەها نیگەرانی برا تورکمانەکانە بە هەمان شێوە. ئەوەی کە زیاتر جێگەی داخە ئەو لەو ژمارەی کە دامەزراون بۆ کەرکووک لە عەرەبەکان، عەرەبی شارەکانی تری تێدایە، لە خەڵکی مووسڵ، لە نینەوە، لە مووسڵ، لە دیالە، لە تکریت. یعنی بەڕاستی ئەوەی کە وتمەتوانم بڵێم ڕێژەی 140 ئەو دامەزراندنەی عەرەبی دەرەوەن. تەنیا یەک شتیان بۆ کردوون، ئەویش پیتاقی سەکەنیان بۆ دروست کردوون کە ئەوان خەڵکێکی هاوردن بەس پیتاقی سەکەنیان بۆ دروست کردن و کردویان بە کەرکووکی. بۆیە زۆر وەکو وتم زۆر جێگەی داخە. ئەمە وا ئەکا پرۆسەی تعریبکردن جارێکی تر لە شارەکە زیاد بکە و هاوسەنگی نێوان نەتەوەکانی شار بە هەمان شێوە تێک بدە. ئەوەی کە ئەمەوێ لێرە بۆ بەڕێستان بڵێم تەنیا ئەم دامەزراندنە نییە بڵێن حەقی کورد نەدراوە یان با بڵێن بەرامبەری هەیە لە ڕێژەکان. هەر لە 2023دا نزیکەی 17,000 فەرمانبەر بۆ پەروەردە لە مامۆستا، لە فەرمانبەر، لە پاسەوان، لە کارگوزار دامەزراوە.
لە کۆی ئەو 17,000 من ئەتوانم بڵێم بە دروستی بڵێم نەگەیشتوتە 2,000 کە کورد بێ، باقی زۆربەی هەرە زۆری لە نەتەوەی عەرەبە. یعنی یەکێک لە خۆیان لە مامۆستا بەڕێزەکان کە عەرەبن بۆ منی جێڕایەوە وتی لە هەندێک گوندمان هەیە لە سنووری حەویجە، ئەتوانم بڵێم ژمارەی مامۆستاکان لە قوتابیەکان زیاترە و هەموو ڕێبەرەکانی خۆیانیان ئاگدار کردووە کە بە هیچ شێوەیەک پێمان نەڵێن ئێمە ملاکمان زۆرە یان مباشەرەی ئەو مامۆستایان نانووسین، بۆیە هەمویانیان هەموو مباشەریان بۆی نووسیوە و داوامیشەکەنە قوتابخانەکان. ئەمە وای کردووە یعنی من لێرە لای ئێمە پرسیارێک دروست بووە، ئایا ئەمە عەرەبەکان کەسیان نەماوە بێنی دای بمەزرێنن بۆیە پەنایان بردووە بۆ خەڵکی شارەکانی تر و خەڵکی کورد دەرچوانی کەرکووک با بڵێن دەرچووی زانکۆکان لاوەکانی کەرکووک کوردەکان ئەتوانم بڵێن زۆربەی هەرە زۆریان بێکارن لەم شارە و مەحروم کراون لە دامەزراندن. بۆیە وباڵی ئەمە بە تەواوی ئەخینە ئەستۆی ئیدارەی ئێستای کەرکووک. بلێکەک حەسەن بەس بە نامەژی نارتیە نامە بۆ وەزارەتی ناوخۆ چوویە، یعنی بەرسبی وەزارەتی ناوخۆ چییە؟ وەزارەتی ناوخۆ بۆ ئەم پرۆسەیە ناڕاگرە ئەم پرۆسەیە دامەزراندنی و کورد و تورکمەن لە دژی ئەم پرۆسەنە فەرم. بەڵێ هەوڵی بەردەوام هەیە، ئێمە وەکو کورد و بەشی زۆری تورکمانەکانیش ناڕزاییمان دەربڕیوە و لە ڕێگای برای بەڕێزمان هەواڵ دکتۆر شاخەوان جێگری سەرۆکی پەرلەمان ئێمە بەڕێزیمان ئاگادار کردوێتەوە و بەڕێزیانیش نامەیەکیان کە ئێستا لای منە لێرە نامەیەکی ئاراستەی وەزیری ناوخۆ کردووە سەبارەت بە ئەو نابەرامبەرەیە یان با بڵێن ئەو ناعەدالەتی کە بەرامبەر بە نەتەوەی کورد کراوە لە شارەکە، بۆیە چاوەڕوانی ئەوەی داوای کردووە بەڕێزیان کە لیژنەیەک بێ بۆ ئەو حەقیقەتەی یان ئەوەی کە پێویستە بۆ ڕێخستنەوە یان چاکردنەوەی ئەو نەعادالەتیە ئێمە چاوەڕوانین کە ئەو لیژنەیە بێت بۆ شارەکەمان بۆ ئەوەی کە بتوانێ هاوسەنگی نێوان نەتەوەکاندا ڕاگری. بەڕێز حەسەن بەڕێستان سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستانن بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک، بۆیە بە دەرفەتی ئەزانمە و پرسیارە بکەم لە دامەزراندنێکە ئەم هەموو کێشە و ئاڵنگاریە بێتە بەردەم کورد لە کەرکووکدا، ئاخۆ بۆ پرۆسەی هەڵبژاردن چاوەڕێی چی دەکەن؟ بەڵێ وەڵا جا ئێمە چاوەڕوانی کۆمەڵی ئاستەنگەکەین، بەڵام بەڵێنێکە بە خۆمان ماداوە، بەڵێنێکە بە خەڵکی شارەکەمان ماداوە. من ئەتوانم وەکو لیستی پارتی دیموکراتی کوردستان ئەو بڵێم هەرچی لە توانا و تااقەتی ئەمە هەبێ تا ئەو شوێنەی ممکن بێ ئێمە هەوڵی ئەوە ئەدەین کە ئەم دۆخەی کە ئێستا لە شارەکەی ئێمە هەیە بتوانین بیگۆڕین، بتوانین ئەم ئەسکەرتاریەتەی یا ئەم نەعەدالەتیانەی کە لێرە لەم شارە هەیە هەوڵی تەواو دەین بۆ گۆڕینی و چاوەڕوانی ئاسەنگەکانی شەکەین. بەڕێزت شارەتدا ئەوان تەنها بۆ دامەز بڵێ بەڕێز حەسەن ئەمەی کە بەڕێز داماژەی بۆکەی لەوانەیە بڵێن سەرەکی ترین کێشە بێ لە بەردەم کورد و عەرەبدا لە ناوچەکەویش کێشەی ئەمنیە، بەڵێنیش کاتێ ئەدرێ کە جێبەجێ بکرێ ئێوە وەکو پارتی دەڵێ ئێمە وەکو پارتی ئەو بەڵێنە نادەین، بۆچی ئەو بەڵێنە گەورانە ئەدەن لە کاتێکدا تا ئێستا بەڕوونی نەبینراوە هیچ بەڵێنێکی کورد وەکو خۆی جێبەجێ بکرێ لە ناوچەکەدا؟ ئێمە وەکووتم ئێمە دانیشتن و تەفاوزمان لەگەڵ حکوومەتی ئێستای عێراق هەیە بۆ ئەوەی کە بتوانین هەمیشە ئێمە زمانی حێوارمان لە پێش هەموو زمانەکان تر بووە، ئێمە دائیمەن هەوڵماندا ئەوانەی کە هەیە بە دەستور بە یاسا بەڕی بکەین، ئەوەی کە ئێمە بەڵێن ئەدەین بەڵێنی گەورە نییە، بەڵێنی ئەوەیە کە بتوانین هەمومان لەم شارە بە شێوازێکی وا کارەکانمان بکەین، چونکە هیچ کاتێ لەم شارەدا نە ئێمە ئەتوانین نەفی وجودی نەتەوەکانی تر بکەین، نە هیچ نەتەوەیەکیش ئەتوانێ نەفی وجودی ئێمە بکە. بۆیە ئەو بەڵێنە ئەدەین
ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئەگەر بەجەستە لە شارەکە دووربوو بێتین بەڵام بەڕۆح لەگەڵ خەڵکی شارە بووینە و بەڵێنەکانمان لەسەر ئەو بابەتە یان با بڵێن لەسەر ئەو پایگانە ئەدەین. بەڕێز حەسەن کەی بەجەستەش دەگەڕێنەوە کەرکووک؟ وەڵاوەکو شارەتم پێدا ئێمە و توێش بەردەوامە لەگەڵ ئەو بەڵێنانەی کە بە ئێمە دراوە لەگەڵ حکوومەتی ئێستای عراقی چاوەڕوانین بگاتە نەتیجەیەک بکاتە ئەوەی کە بگەینە نەتیجەیەکی وە بە شێوازێک بگەڕێنەوە شارەکە کە شایستەی پارتی دیموکراتی کوردستان و شایستەی چاوەڕوانەکانی خەڵکی شار بێ. لێ سپاسیاتتکن سەرۆکە لیستەیە پارتیا دەموکراتە کوردستانی بۆ هەڵبژاردنین جڤاتە پارێزگاها کەرکووکێ حەسەن مەجید کەرکووکێ لەگەڵ زۆر سپاس.